ئەم عیلمە ئەو عیلمەیە کە ئاوا قاچەنی بە قاچی مامۆستاکەتەوە و دەستی لەسەر فێرەبی. ئەو عیلمە ئەو عیلمەیە کە پێغەمبەری خوا تەحیاتی فێری سەحابەکانە کرد دەستی خستە ناو دەسێەوە. ئێمەش خەریجی کولی شەریعە پێگەیەنین ناتوانێت لێرە ئیمامەتی مەم 4 کەس بکات بە دوای خۆیان. دکتۆر پێگەیەنین لە مەرکەزێکە ناتوانێت نەخۆشەکە چارەسەرکە پاراستۆڵێکی بۆ بنووسێ، نازانێت تەعاملی لەگەڵا بکە. ئەزانن باشترین شێوازی فێربوونی عیلم چییە؟ ئەو عیلمەیە کە موسا چوو لای خضر فێر بێ، عیلمی ئیتیباع، دەست بە دەست لەگەڵیا. بۆیە چاکترین مامۆستاکانمان ئەو مامۆستایانن کە لە حوجرە و فەقیرەتیەوە پێگەن. بۆ چکە لەگەڵ مامۆستاکەیە بە دوای مامۆستاکەوەیە، لە تەعزیە لەگەڵ یایەتی، لە سوڵحا لەگەڵ یایەتی، لە دەرزا لەگەڵ یایەتی، لە پێشنوێژیە لەگەڵ یایەتی. بۆیە ئەم قوتابیانە باشترین قوتابی فێرە بن کە موسا ئاسا بە دوای خضرەوە. بەڵام ئەو عیلمی کە ئەڵێ بڕۆرە ماڵەوە ڕیسالەکە بنووسە و بۆم بێنەوە مناقەشەیەکەین، بەڵێ ناومان دکتۆرە، بەڵام پاوەڕم پێپەلی اختصاسەکەی خۆی دووری خەرەوە 4 سەرەوە نازانێ، ئەوەی لە بەکەلاوێتی شاخوێنێتی لە بیری چۆتەوە. ئەو قسەی لە من وەرگرن. سەدها دکتۆر و سەدها پرۆفیسۆر و مساعید پرۆفیسۆرمان هەیە، بەڵام بەچی؟ بەراورد ناکرێت بەو عیلمە.